ئەمە پێشتری مانگ دەستمان کرد دابەشکردنی هاوکاریەکە و لەگەڵ هاوکاریەکەی سەبەدا خۆراکیش بەسەر بێباوکان و هەزاران دابەش دەکەین ئەو بێباوکانش کە لای ئێمە هەویەیان هەیە. ئەو ئەرزاقە بەشی چەند ڕۆژی تو دەکات؟ وڵی پشیمانگم دەکە مانگە ئەرێ وەڵڵا خوا خێریان بنووسی ڕوونە شەربەتە دەرمانچە فاسوولیا چکولێت ئاوە تەماتە برنج ساوا شەکر ئەگە دەرمانچە. ڕاستی جێگایەکی زۆر باشی بۆ ئێمە پڕ کردووەتەوە ینی ئەگە ماڵی خێرخوازان نەبێ ئێمە ناتوانین ینی بژێوی ژیانمان لەسەر ئەوەیە هەنی ئەو هێتیمانەمان پێ بەخێو ناکرێ بەڕاستی لە هیچ جەیەکیکە ئێمە ناتوانین مەعیشەتیان بۆ دابینکەین و کەسێکی کاسب کارمان نییە. والله زۆر باشە وڵی ئەوان نەبێ ئەمە ئیدارە زەحمەتە لە بۆمە ژیانمە زۆر زەحمەت دەبێتتر بەس لەخوا بەزیاد لە ڕێوانەوە مەزبریز کەسەکرێنە الحەمدولillah تەمەنیان درێژ بیا ڕەب بخوایە. ئەو سەبەتە خۆراکانێکی ئێمە دابەشی دەکەن بریتێ لە 1750 سەبەتە